کەڕار نازانێت دووسێ خولەکی دیکە ئەستێرە تایبەتەکەی خۆی دەبینێ. بیر دەکەمەوە کەڕار ئەستێرە تایبەتەکەی ببینێت کاردانەوەی چی دەبێت؟ وەڵا شۆکێکی بەهێز بوو بە خەیاڵمدا نەداهات تۆ ببینم بەخۆ. یەکەم جار کە بینی چ قسەیەکتان کرد پێکەوە؟ ئەمڕۆ من و کەڕار چێبڕچێک دەکەین. هەر یەکێک 4 تۆپی هەیە دەبێت لە ستونی بدات. هاتووم چیرۆکێکی زۆر تایبەتتان بۆ باس بکەم، بەڵام پێش ئەوە با پێکەوە تەماشایەکی ئەم ڤیددیۆیە بکەیت. سڵاو، من ناوم کەڕار شەریفە، دانیشتووی بەسرەم و تەمەنم 18 ساڵ. خەونت چییە؟ بۆ لە بواری وەرزشی دەستت پێکرد؟ وەڵا خەونم ئەوەیە نوێنەراتی هەڵبژاردەکەم بکەم، چونکە پێشەنگێکی وەک ئیبراهیم بایشم هەیە کە گەیشتووەتە ئامانج و ئەیمان حوسێن. یەکێک لەو دوانم بۆ هەڵبژێرە نەک هەردووکیان. باش. ئەمە دیارە کە بایشی زۆر خۆش دەوێت، چونکە هەر لە سەرەتاوەکە بینیم باسی بایشم بۆ دەکات، ئێستش لە پێش کامێرە باسی کرد. پێت وایە ئەو ماندووبوون ئێستا دەیکەیت توات لێ دەکا ڕۆژێک لە ڕۆژان ببی یاریزانێکی هەڵبژاردە عێراق؟ پشت بەخوا دەبمە یاریزانی هەڵبژاردەکە و ڕاهێنەرەکە باش دەبێت. ڕاهێنەرەکەش باش بێت، ئەمە دەبێت باش ببینێت. گوناحە چونکە لە پشتی کامێرا پرسیاری ئەوەم لێ کرد، دەڵێت لێرە ڕاهێنان دەکەم بەڵام تاوەکوستە نەمتوانیوە لە نزیکەوە ببینم. ئەمە کەڕارە گەنجێکی دانیشتووی بەسڕە کە لە نێو جنجاڵی هەڵبژاردنەکاندا خەونێکی هەبوو، ئەویش بینینی ئیبراهیم بایش ئەستێرەی هەڵبژاردەی عێراق بوو. تەنیا 2 ڕۆژ دوای پەخشی بەرنامەکە نۆتیفیکیشنێکی چاوەڕوان نەکراو لەسەر شاشەی مۆبایلەکە من بینی. نامەیەک بوو لە خودی ئیبراهیم بایشەوە، بۆی نووسی بوو ئینت اللي بنية اللي سويت اللقاء ويا كرار. لێرەوە بۆم دەرکەوت ئیبراهیم دەیەوێت کەڕار ببینێت. ڕووداویش بڕیاریدا خەونەکەی کەڕار بەدی بهێنێت. کەڕارمان لە بەسڕەوە هێنایە هەولێر و ئەمڕۆ لە هەولێرەوە دەیبین بۆ سعودیا بۆ ڕیاض. ئەوەی ئەم گەشتە زۆر سەرنجڕاکێش دەکات ئەوەیە کەڕار نازانێت کێ دەبینێت. پێمان وتووە دەچین یاریەکی یانی ڕیاض دەبینین، بێ ئاگایە لەوەی دەچێت ئەستێرە تایبەتەکەی دەبینێت. با بزانی لە ڕیاض چی چاوەڕوانی کەڕار دەکات. لا بەدیهێنانی خەونەکەی کەڕار نزیکتر دەبینەوە. پەرۆشی ئێمەش زیاتر دەبێت. بیر دەکەمەوە کەڕار ئەستێرە تایبەتەکەی ببینێت کاردانەوەی چی دەبێت؟ سڵاوت لێبێت، چۆنی کەڕار؟ تەندروستی چۆنە؟ سوپاس بۆخۆ. بە پەرۆشیت؟ ئێستا دەچین بۆ فڕۆکەخانە. دەزانیت بۆچی دەچین بۆ ڕیاض؟ یاری هەیە و دەچین تەماشای دەکەین. یانی ڕیاض؟ بەڵێ. ئیبراهیم بایشیش دەبینیت بەڵام لە دوورەوە، چونکە گوتمان مادام تۆ ئیبراهیم بایشت خۆش دەوێت و یانی ڕیاضیش یاریان هەیە، بۆیە تۆش لەگەڵ خۆمان دەبین و دەچین پێکەوە تەماشای یارەکە دەکەین. پێم بڵێ بەرنامە یەکەم دەنگت بەلاو چۆن بوو؟ بێگومان بەرنمەیەکی خۆش و جوان بوو، خەڵک لە ڕێگەی و بەرنمەیەوە منیان ناسی. پێت وایە ئێستا کە دەچین بۆ فڕۆکەخانە باش چاوەڕێت بکات؟ نا بڕوا ناکەم، چونکە ئەو یاری هەیە. با پەرۆشیت بۆ بینینی یاریزانەکانی یانی ڕیاض؟ پێت گوتم حەز بە یانی ڕیاض دەکەیت. بە پەرۆشیت بۆ گەشتەکەت؟ بەڵێ. هەستێکی زۆر خۆشە، دەچم بۆ سعودیە و ئامادەی یاری یانەی ڕیاض دەبم. بێگومان هەموو گەنجێک ئاواتەخوازە بڕاتە ئەوێ و کەشی ئەوێ ببینێت. کەڕار نازانێت ئەمە گەشتێکە بۆ ناو جەرگەی خەونەکانی. بەڵام لە چاویدا دیارە دنیایەک پرسیار و گومانی هەیە.
ئەوە ئێستا گەشتونێتە مەتاری ڕیاز هیچی نەماوە خەونەکەی کەڕار بەدی دێ و تاوەکو ئێستش نازانێ لە ڕیاز چی چاوەڕێی دەکات. یەکەم شەوی کەڕارە لە ڕیاز. ماندووی ڕێگەیە و چاوانی پڕن لە پرسیار. سبەی هەموو شتێک دەگۆڕێت و ئەم چەمومژەی سەرخەونەکەی دەڕەوێتەوە. ئامانجەکەمان ئەوەیە کەڕار و ئیبراهیم بایش ئەستێرەی هەڵبژاردەی تۆپی پێی عێراق یەکدی ببینن. بە بیانووی گۆڕینی هۆتێلەکەمان دەیبینە ماڵی بایش. هاتمەتە پێش دەرگای ماڵی ئیبراهیم بایش بۆ ئەوەی کەڕار بەهێنین بیبینێ بەڵام کەڕار نازانێت دووسێ خولەکی دیکە ئەستێرە تایبەتەکەی خۆی دەبینێ ئەو ئەستێرەی کە خەونی دەبینی ڕۆژێک بیبینێت. من لەبری ئەو زۆر دڵخۆشم زۆر گرنگە مرۆڤ بتوانێت خەونی خۆی بەدیبێنێ. ئەمڕۆ ڕووداویش هاوکاری کەڕار دەکات بۆ ئەوەی خەونەکەی بەدیبێنێ با پێکەوە ئەو دیمەنە جوانەی بینینی ئەوان ببینین. کەڕار هەر نیگەران دیارە و خەمێتی بگاتە یانەی ڕیاز. ئێ کەڕار زانیت لە دەرەوە باسی چیم کرد؟ نەخێر نەمزانی. دەیوەرە ئێستا دەزانیت. نازانێت چەند هەنگاوێکی کەمی ماوە خەونە گەورەکەی بەدی دێت. وەرە ئێرە کەڕار بۆ نایە لە تەنشتی من بۆستی هێشتا هیچ نەبووە. بەخێر بێ. ئۆ کاپتن شۆک بووم. سپاس بەخوا باشم. تۆ چۆنی؟ سڵاوتان لێبێت چۆنن چه هەیە؟ بەخێر بێن هەموو شتێک باشە. زۆر سپاس تۆ چۆنی ئەحواڵت چۆنە؟ فەرمودانیشن. ئێ کەڕار سپرایزەکە چۆن بوو؟ چۆنیت؟ سپاس بەخوا باش. هێشتا بڕوا ناکات لەسەر خۆ بەئێستا بڕوا دەکەیت. ئەمە لە کوێوە هاتووی چۆنە سوپرایزیان بۆ ئامادە کردووی؟ ئێ کەڕار سپرایزەکە چۆن بوو؟ بێگومان زۆر جوان بوو. وەڵا شۆک بوو. ئازم خوا سەلامەتت بکات. بڕات نەدەکرد ئیبراهیم بایش ببینیت؟ هەرگیز باوەڕم ناکرد. چۆن تۆیان هێنا هەموو سپرایز بوو بۆتەوایە؟ هیچ نازانێت جارێ بە هەندێک ئارام بێتەوە. یڵا ئارام بۆ پشوێک وەربگرە. ئاو بخۆرەوە. یڵا ئاساییە دەتوانیت بۆ ئەوی بڕوا بکەیت کە ڕاستیە دەستی لێ بدەی قسەی لەگەڵ بکەیت دەتوانی ئاو بخۆیتەوە. من ئەوە پرسیارت لێ بکەم ئەگەر ئەوە پرسیاری لێ بکەم ناتوانێت بە هیچ شوێک وەڵامە بداتەوە. نا بە هەندێک پشوو بدات دواتر پرسیاری لێ بکەن. هەر بەڕاستی سوپرایزەکە چۆن بوو؟ وەڵا شۆکێکی بەهێز بوو. بڕوام نەدەکرد. ئیبراهیم پەیوەندی پێوەکردم بۆی تۆ ببینێت. کاتێک بەرنامەکەی ڕووداوم بینی پەیوەندی پێوەکردن گوتم دەبێت بیهێنن بۆ سعودیە. بە خەیاڵمدا نەداهات تۆ ببینم بەخۆ. پێم بڵێ هەستێکی خۆشە یاریزانە دڵخوازەکەت ببینیت؟ هەستێکی زۆر تایبەتە ئەمە هانم دەدات وەک ئەو بگەمە ئامانج یان زیاتریش پشت بەخۆ. پشت بەخوا دەگەیت و لە منیش باشتر دەبیت. لە بایش باشتر دەبیت؟ دڵنیای؟ پشت بەخۆ. لە ئێستاوە ڕکابەریت دەکات. تەحەدای دەکەم. ئەوە شتێکی زۆر جوانە کە تەحەدا یاریزانێکی هەڵبژاردە دەکات لەو باشتر بێت و خەونەکەی زۆر جوانە. ڕاستە. ئامۆژگاری چیە بۆ گەنجانەی کە لە سەرەتای ڕێگەکانیانن بە تایبەتی ئەوانەی تۆ بە پێشنگی خۆیان دەزانن؟ سیرکە بە پێچەوانەوە. ئەو وەک یاریزانێکی گەنج کە یاریزانێک بە پێشەنگی خۆی دەزانێت و دەڵێت ئامانجم ئەوەیە لەو باشتر بوو. وەک ئێمەیە چۆن کاتێک منداڵ بووین و تۆپێنمان دەکرد و خۆنمان هەبوو. سوپاس بۆخوا بە زیادەوەش گەیشتین و لە باشترین خولەکان دایانیم کردووە. دەبێت هەموو یاریزانێ خەون و ئەستێرە دڵخوازی خۆی هەبێت. کێ ئەستێرەی دڵخوازی تۆیە؟ جیهانی؟ بەڵێ. جیهانی بەتنیایە و مێسی. ئەها زۆر باشە. من کریستیانۆ. بۆیە ئەمە شتێکی جوانە کە دەڵێت خەونم هەیە لەو باشتر بم. من هەر کە ڤیدیۆکەم بینی پەیوەندیم پێوەکردن و گوتم پێویستە بێتە سعودیە. چکە حەز ناکەم کەسێک
یاریزانێک بە پێشەنجی خۆی بزانێت و نەتوانێت بیبینێت. من مرۆڤێکی سادەم و بە سادەی دەژیم. بۆیە کاتێک کەڕارم بینی یان هەر کەسێکی دیکە کاتێک خەون دەبین کەسی دڵخوازی خۆیان یان یاریزانێکیان یان پێشەنجێکی خۆیان ببینن بە دڵنیاییەوە داواکە جێبەجێ دەکەم و دەیبینم. بۆیە بینیم لە بەرنامەکەتان هەر کاتێک دەیگوت ئیبراهیم ئیبراهیم گوتم دەبێت بیبینم. گوتم چییە بۆچی ئیبراهیم نایبینێت؟ باشە کەڕار پێم بڵێ هەستت چۆنە چاوەڕێت دەکرد باش ببینیت؟ بۆچی ئیبراهیم پێشەنگی تۆیە؟ وەڵام ئێوە پرسیارم بدەرەوە بۆچی ئیبراهیم بە پێشەنگی خۆت دەزانیت؟ بێگومان لە جامی کەنداو بینیم کاپتن ئیبراهیم ماشەڵای لێبێت. تۆ خەڵکی بەسڕی وایە؟ بەڵێ سەرسەرم ماشەڵات لێبێت گۆڵێک کرد لە دژی ئیتیحاد هەیە پێم وابێت ئیتیحادی سعودی جامی کەنداو نانا لە خولی سعودی ئەها لە خولی سعودی ماشەڵا گۆڵێکی زۆر ناوازە بوو هەست دەکەم کاتێک بە تۆپەکەەوە ڕادەکات جیاوازی دروست دەکات چ لەگەڵ یانە بێت یان هەڵبژاردە بۆ نمونە لە یاریان لەگەڵ نەسر بە خێرایی بە جەستەیەکی بەهێزەوە تۆپەکەی لە کریستیانۆ وەرگرت. کام یاریزانی جیهانیت خۆش دەوێت؟ بێگومان کریستیانۆ. تەنیا و کریستیانۆی هەمووتان میسیتان خۆش دەوێت یانەی ڕاضیشی زۆر خۆش دەوێت بۆیە گوتمان ئەمڕۆ دەچینە یانەی ڕاز بۆ ئەوەی ببینێت ئەستێرەکەی چۆن ڕاهێنان دەکات و دەستپێکی ڕۆژەکەت لە یانە چۆنە. یعنی ڕاضت خۆش دەوێت؟ بێگومان حەز دەکەم خەونم هەیە بتوانم لە خولی سعودی و یانەی ڕاز یاری بکەم. پشت بەخوا خەونەکەت بەدی دێت. بچینە یانەی ڕاد؟ بەڵێ کە تەواو بووین دەچین ڕاهێنانەکان ببینێت. بەڵێ تاوا دەکەین و با کەراریش یانەی ڕاد ببینێت. دەزانیت چالێ بنیت؟ بەڵێ. تۆ کوڕی بەسڕای پێویست ناکات. چ خەونێکت هەیە؟ یاری بۆ هەڵبژاردە بکەم و لە خولەکان بۆ نمونە بۆ خولی سعودی کە زۆر بەهێزە یاری بکەم. بەهێزە وایە؟ بەڵێ. باشە ئەگەر دوو هەڵبژاردنت پێ بدەن وەک پیشەگەر لە خولی سعودی یاری دەکەیت یان یاری بۆ هەڵبژاردەی نیشتیمانی دەکەین؟ بە دڵنیاییەوە هەڵبژاردەی نیشتیمانەکەم ئەی چۆن؟ کریستیانۆ یان مسی؟ بێگومان کریستیانۆ. ئەی بەڕێزت؟ بەڵێ کریستیانۆ. سپاس بۆخوا کەسانێکم دۆزیەوە کە هاندەری کریستیانۆن. تۆ کریستیانۆ یان مسی؟ ئیبراهیم بەتەنیا تۆ لەسەر مسی مایتەوە. ئیبراهیم دەڵێت مسی. بۆ منیش ڕۆناڵدۆ. کریستیانۆ کەسێکە حەزی لە ڕکابەریە. دەواازەکانی یانەی ڕاز بەڕووی کەڕاردا کرانەوە. ئەو ئێستا میوانی بايش و یانەکەی. حلوة جميلة جدا ممكن تمر هنا تمر لمصلحة إبراهيم بايش العراقي الجميل. کەرار باسی هەستی خۆتم بۆ بکە بڕوا دەکەی بەرامبەر بای شوەستاویت چ پرسیارێکت بۆی هەیە سێ پرسیارم پێ بدە یان هەر قسەیە کە لە ناختدا هەیە. بەڕاستی من بڕوام نەدەکرد بگەمە ئێرە و بەم شێوەیە لە پێش کاپتن ئیبراهیم بم ئەو ناوێکی گەورەیە لە جیهانی تۆپی پێ لە عێراق و لە سعودیەش بۆیە هیوادارم بگەنە ئاستی ئەو زیاتریش. خۆشەویستیم گەنجانە چۆن دەبینیت و تاوکو چەند بەرپرسایەتی لەسەر شانت زیاد دەکات. بە دڵنیاییەوە ئەمە بەرپرسیارەتی زۆر زیاد دەکات چونکە ئەو یاریزانێکی گەنجە و خەونێکی ئاوای هەیە کە یاریزان دڵخوازەکەی ببینێت. کەرار تۆ ڕاهێنان بکە و لێرە یادگاری جوان بۆ خۆت تۆمار بکە ئەمە دەرفەتێکی زۆر باشە بۆ ئێمەش بۆی گفتوگۆ لەگەڵ کاپتن ئیبراهیم بکەین و کۆمەڵێک کەواڵۆنهێنی لێ دەربکەین و دواتر دەتبینینەوە و کێبڕکێک لە نێوان تۆ ئەو دەکەین.
کاپتن ئەبراهیم تۆ ئێستا لە یەکێک لە بەهێزترین خولەکانی جیهان یاری دەکەیت کە خولی سعودیە ئەزمونونەکە چۆن بوو چۆن بڕیارەتدا بێت لە یانەی ڕیاض لە سعودی یاری بکەیت ئەزمونێکی جوان بوو لە سەرەتاوە چەندین هەلم لایەنەکانەوە بۆ ڕەقسا خولی سعودیم هەڵبژار چونکە خاوەن یاریزانی ئاست بەرز و جیهانین ژێرخانەکەی لە گەشەکردندایە سعودیا میوانداری مۆندیال و جامی ئاسیا دەکات بۆیە هەڵبژارد بۆیە خولی سعودیم هەڵبژار چونکە خولێکی زۆر بەهێزە جیاوازی کەشەکە لە نێوان ئێرە و عێراق چییە؟ ژێرخانی ئێرە زۆر باشتر لە عێراق وەک یاریگاکان و تەنانەت یاریزانەکانیش یاریزانە جیهانەکان دێنە سعودیا خولەکە زۆر بەهێزە و بە یەکێک لە 5 باشترین خولەکانی جیهانی دەبینم باشە زۆر باسی یانەی ڕیاض و خولی سعودی و ئەوروپی و ژیانی تایبەتت دەکەین و کریستیانۆ ئێستا با باسی گەورەترین خەونت بکەین حەز دەکەیت لە کام خولی ئەوروپی یاری بکەیت خولی ئیسپانی ڕیال مەدرید یان بارسلۆنا زۆرترین بینەری جیهان هی ئەو دوویانەیە حەز دەکەیت ڕۆژێک لە ڕۆژان دەگەیت بێگومان بۆنا ئەگەر مرۆڤ ئیرادێ هەبێت بێگومان دەگات باشە جەماوەری عێراق دەپرسن ئایا ئیبراهیم بایش و ئەمنەوەی ئێستا دەتوانن عێراق بگەێننە مۆندیال بێگومان ئینشاڵڵا ئەوە خەونی هەموو عێراقیەکانە ئێمەش وەک یاریزانان ئەو ئامانجەما هەیە و ئێستا شیارێکی گرنگمان لە پێشەوە ئینشاءڵڵا دەتوانین خەونەکەیان بەدی بهێنین تۆپی پێی عێراق لە چی کەمە بۆ ئەوەی زیاتر پێش بکەوێت زۆر شتی کەمە ژێرخان و یاریگا هەروە هەندێک لە کارژێڕیانەکان دەبێت بایەخ بە یاریگاکان و یاریزانەکان بدەن چونکە تەنانەت لە شایستە دارایەکانیش مافی تەواو بە یاریزان نادەن هەندێک یانەوە ناکەن یاریزان هەست بە نرخی خۆی بکات لە خولی عێراق باشە ئێستا ئەمە یاریگای منە با پرسیاری کریستیانۆ ڕۆناڵدۆ بکەم تۆ بەرامبەر ڕۆناڵدۆ یاریت کرد لە خولی سعودی بەڵێ پێم بڵێ یەکەم جار بینیت هەستت چۆن بوو یەکەم قسەکردنتان چی بوو یان یادگارێک لە نێوانتان هەبوو بێت کریستیانۆ یەکێکە لە باشترین یاریزانەکانی جیهان خەونی هەر یاریزانێکە لە بەرامبەر یاری بکات سوپاس بۆ خوا لە بەرامبەری یاریم کرد و دوای یاریەکە درێسەکەی خۆی وەک دیاری پێدامە بێگومان تاوەکو ئێستا پاراستومە یەکەم جار کە بینی چ قسەیەکتان کرد پێکەوە کەسایەتێکی جوانی هەیە کارێزمایە هەیبەتێکی زۆری لە یاریگادا هەیە دوای یاریەکە قسەم لەگەڵ کرد و درێسەکەی پێدام و واژۆی لەسەر کردو بێگومان پاراستومە باشە دەنگۆیەک هەیە کە تۆ یانی ڕیاض جێدەهێڵیت یان وەک دەڵێن یانەکە گرێبەستەکەت هەڵدەوە شوێنێتەوە چونکە ئاستی تۆ وەکو جاران نییە ڕاستە یان نە نانا دەزانیت چۆن لە یانی ڕیاض دەمێنیتەوە یان نە بە دڵنیاییەوە دەمێن مۆلایانی ڕێز ڕاهێنەر زۆر پشت بە من دەبەسێت کارجێڕی یانەکە متمانەی تەواویان بە من هەیە و سەرۆکی یانەکەش باوەڕی بە تواناکانم هەیە واتانە ئەوان گرێبەستەکە هەڵدەوە شێنەوە نە تۆش دەڕۆیت و لە نادر ڕیاض بەردەوام دەبیت بە دڵنیاییەوە بەردەوام دەبم باشە بۆچی لە جامی عەرەبدا بەشداریت نەکرد لە بنەڕەتدا من تووشی پێکان هاتبووم تووشی پێکان هاتبوو یان ئاستت دابەزیوە ئەگەر بەهۆی پێکانەوە بوو بۆچی سەرەتا ناوت لە نێو پێکاتەکە بوو خۆی دەبێت من بەشێک بووم لە هەڵبژاردەی عێراق بۆ چونکە ڕاهێنەر پشتم پێ دەبەستێت سەرەتا گوتم هەوڵ دەدەم بە زووتری کات باش ببمەوە بۆی بەشداری یاری بکەم چونکە دوو یاری گرنگمان هەبوو ئەگەر دژی سعودی یاری نەکەم دەڵێن ئەمە ئیبراهیمە چونکە یاری بۆ خولی سعودیا دەکات دژی سعودی یاری ناکات بۆیە گوتم باشترین شت ئەوەیە بڕۆم یاری بکەم بەڵام دوای یاری سعودیا گەڕامەوە تووشی پچرانی ماسوورکە بوو بە قەبارەی 3 سانتیمەتر یانەی ڕیاض هیچ کەمتر خەمیێکیان لەگەڵ نەکردم سەرۆکیانەکە گوتی بۆ چارەسەر هەر وڵاتێکت دەوێت دەدنێرم بەداخەوە کەس لێچێت تۆپی عێراق هەواڵی نەپرسی ئەمە گلەیە بە دڵنیایەوە تۆ یاریزان چۆن بەهای پێ دەدەیت بە شێوەیەک پێ دەدەیت کە باشتری وێنە دەربکەوێت سەرۆکێکی تۆ پێی هەواڵن نەپرسێت ئەندامەکان هەواڵن نەپرسن من تەنیا ڕاهێنەر و یاریدەدەرەکان هەواڵیان پرسیوم بیر لەوە دەکەیتەوە بگەڕێیتەوە خولی عێراقی ڕەنگە لە کۆتایی هیچ ئۆفرێکت خراوەتە بەردەست لە خولی عێراق بە دڵنیایەوە هەر کاتێک بگەڕێمەوە ئۆفەر هەیە
بەڵام ئەگەر بگەڕێمەوە دەچمەوە یانێ جەویە واتە دەگەڕێیتەوە ئەو یانەی کە لێی بوویت. بێگومان بەدڵنیاییەوە بۆچی؟ چونکە ئەو یانەیەم خۆش دەوێت بینیم هاندرانی چۆن ماوەڵم لەگەڵ دەکەن. تەماشای ڕاهێنانی یاریزانە دڵخوازەکەی دەکات. بە پەرۆشە بۆ ئەوەی زوو ڕاهێنان تەواو بێت و جارێکی دیکە لەگەڵ باش لە نزیکەوە قسە بکات. ئەمڕۆ من و کەرار چێبڕچێک دەکەین هەر یەکێک 4 تۆپی هەیە دەبێت لە ستونی بدات. یاڵا تۆ دەست پێ دەکەی یا من دەست پێ بکەم؟ تۆ دەست پێ بکە. من دەست پێ بکەم؟ لێرەدا ڕوودا و شایەتی بەدیهاتنی گەورەترین خەون و چرکەساتی ژیانی گەنجێک بوو. تۆ هاندەرێکی زۆرت هەیە لە کوردستان، چیت هەیە بۆیان؟ من لە هەموو وڵاتانی عەرەبی هاندرم هەیە. ڕاستە. سڵاوڕێزم هەیە بۆ کوردستان. ڕێز و خۆشەویستیم بۆ هاندرانم لە کوردستان هەیە. ئینشاءڵڵا هەمیشە لە خۆشی بیان بینم. باشە ئەگەر هەر چواریانە کوردێکە هەولێر، نەورۆز، زاخۆ دهۆک داوت لێ بکەن ببیتە یاریزان لێکێک لەو چواریانەیە کامیان هەڵدەبژێریت؟ ئەوەیان تۆزە قورسە چونکە لە نێوان هەولێر و زاخۆ ماومەتەوە. یاڵا یەکێک هەڵبژێرەیان زاخۆیان هەولێر. بۆ زاخۆ یاریم کردووە و زۆر باش بوون لەگەڵم. بەس من هەولێرم پێ باشترە. بۆ هەولێرت پێ باشترە؟ چونکە هاوڕەکانم لایەنەی هەولێر یاری دەکەن و هەز دەکەم هەولێر شارێکی جوانە. باشە لە کوردستان زیاتر حەز لە چ شوێنێک دەکەی؟ سەردانی کێ دەکەیت؟ هەمیشە دەچمە هەولێر. لە هەولێر چ شوێنێکت لا تایبەتە؟ شوێنێک هەبوو ناوی چی بوو؟ ئیمپایر؟ بەڵێ ئیمپایر شێرکۆ هەمیشە لەوێ داوەتم دەکات. بیرم کەوتەوە دەمویست باسی ئاکام هاشم بکەم. بەم دوایە زۆر قسەی باشمان لەبارەی ئاستی ئاکام هاشم گوێ لێ بوو. تۆ ئاستی چۆن دەبینیت؟ ئاکام لە منەوە نزیکە هەمیشە لە گەشت پێکەوە دەچینە دەرەوە دەچینە مۆڵ و شوێنی جوان. ئاکام ماشەڵای لێبێت ئێستا یەکێکە لە باشترین یاریزانەکان. باشترین یاریزانی کورد بەلای تۆ کێ؟ شێرکۆ کەریم. عەبدوڕەحمانی هاوڕێت لە یانەکە چەند پرسیارێکی لەبارەی ژیانی تایبەتت پێداوم بۆی لێت بکەم و دەبێ وەڵامە بدەیتەوە لە ئێستەوە نەڵێیت نەخێر. خۆی سێ پرسیارە. سامانت چەندە؟ یاڵە پرسیاری قورستر هەیە مە ئاسانترینیانە. سامانەکەم؟ بەڵێ ژمارەیەکم پێ بدە. زیاترە؟ دەگاتە نزیکەی 6 بۆ 7. 6 بۆ 7 ملیۆن دلار. باشە کەی هاوسەرگیری دەکەیت؟ ئینشاءڵڵا لە داهاتوێکی نزیکدا. واتە بەم نزیکانە دەبیتە زاوە؟ نەخێر لەوانەیە ماوەیەکی دیکە ساڵێک بۆ 2 ساڵی دیکە. ئەها ساڵێک باشە. باشترین هاوڕێت لە یانەی ڕێات کێ؟ عەبدوڕەحمان گوتی ناوی من دەڵێت بەس پرسیارەکەی هەر لێ بکە. کە نزیکێک لێمەوە 10 شەمری. ئازاترین یاریزان کێ بوو کە ڕوبەڕووی بوویتەوە لە کاروانی وەرزشیتدا؟ ئازاترین یاریزان؟ بەڵێ. ئازاترین یاریزان؟ بەڵێ. هەڵبژاردەیان یانە؟ لە هەڵبژاردە نایەکەم پێ بدە و لە یانەش. یانە کۆلیبالی یاریزانی یانەی هیلال لەسەر ئاستی هەڵبژاردەکانیش کۆری. باشە جوانترین گۆڵ کە تۆمارد کردو لە بیری ناکەیت؟ جوانترین گۆڵ گۆڵەکەم لە یانەی اتحادی سعودی. پێشەنگی تۆ لە یاریگاکان کێ لە سەراستی ناوخۆ جیهان؟ جیهانیان کریستیانۆ ڕۆناڵدۆ؟ جیهانیان مسی. جیهانیان کریستیان ڕۆناڵدۆ لە ناوخۆ کێ پێشەنگتە؟ لە سەراستی ناوخۆش یونس مەحموود.
أعطيني أكلة عراقية ما تستطيع ناوی خۆشترین خواردنی عێراقیم پێ بڵێ. أطيب أكلة عراقية نەک پێشیاریکردن. خۆشترین خواردنی عێراقی. دۆڵما من وەڵام دەدەمەوە. دۆڵمە و ماسی برژاو. تحياتي إليك وتحياتي الأخوة المصورين. ڕێز و سلااوم بۆ تۆ بۆ ڕوودا و هەیە. سوپاس بۆ هاتنتان. بە دڵنیاییەوە ڕووناکتان کردەوە. سوپاس بۆ کەڕاریش بە دنیایەوە ئامۆژگاریم بۆی ئەوەیە یاریزانێکی پابند بێ بەڕاهێنانەکان. یاریزانی نمونەی بکاتە پێشەنجی خۆی. بەدڵنیاییەوە منی خۆش دەوێت. هیوای سەرکەوتنی بۆ دەخوازم. هیوادارم لە داهاتوودا وەک یاریزانی هەڵبژاردە و یاریزانێکی جیهانی ببینم. ولاعب عالمي.